هیوادارین حکوومەتی یەکگرتووی کوردستان ئیتیمامێکی تایبەتی بدا بە کەرکووک و ئەو ناوچانەی کە ڕزگار نەکراون ڕزگار کراون و نەهاتوونەتەوە باوەشی حکوومەتی هەرێمی کوردستان. ئیتیمامێکی تایبەتی بدا بەو کەمای مەزهەبی کە بێبەش کراون لە زۆر شت وەکو برا ئێزیدیەکان، شەبەک، کاکەیی و ئەو برا مەسیحی و کرد و ئاشورانەی کە لە کوردستان دەژێن. ئیتیمامێکی تایبەتی بدا بەو تورکمانانەی لەگەڵمانن لە کوردستان دەژێن و مافی ڕەوای ئەوان بە شێوەیەکی باش بپارێزین. ئێمە دەبێ بەکردەوە دەری بڕین کە ئێمە هێزێکی دیموکراتین و مافی ئەو قەومانەی لەگەڵمان دەژێن بە چاچی دەپارێزین. دەبێ ئێمە ئەم ڕاستە بزانین لە وەختێکدا کە دەڵێن کەرکووک دەبێ ئیتیمامی تایبەتی پێ بدەین. ئیتیمامدان بە کەرکووک لە هەموو لایەنەکەوەیە. لەلایەکەوە ئەو ئیتیمامدانە ئەوەیە کە ئێمە کەرکووک وەکو شاری کورد و تورکمان و عەرەبی ڕەسەن و مەسیحیەکان بەکردەوە بێنینەکایەوە و هەموو ئەمانە بەشدار بن لە خێروبێری کەرکووک، لە پێشکەوتنی کەرکووک، لە گەشەپێدانی کەرکووک، لە ئیدارەی کەرکووک. وەکە ئێمە دەڵێن کەرکووک شارێکە کەوتۆتە کوردستانەوە مانای بێبەشکردنی خەڵکانی تر نییە لە کەرکووک، بەڵکو ئەمە ڕاستیە کە مێژوو ساغی کردوتەوە بەڵگە و دەلیلی زۆری لەسەرە کەوا کەرکووک شارێکە کەوتۆتە کوردستانەوە و زۆر کتێب وەسیقە بەڵگە خەریتە هەیە کە ئەم ڕاستیە ئیسپات دەکات. تەنانەت حکوومەتی عێراقی نەیتوانیوە ئینکاری بکات وەختی زمانی خۆی، بەڵام سیاسەتی شۆڤێنی بەعس ئەو هەڵای ناوەتەوە لەسەری. جا ئێمە دەبێت بەکردەوە لەگەڵ برا تورکمانەکانمان، لەگەڵ برا عەرەبە ڕەسەنەکانمان، لەگەڵ برا مەسیحیەکانمان وا بەخۆشی و ئاشتی بژین کە ئەوان لەوە بگەن کە بوونیان لە ناو کوردستانی دیموکراتدا، کوردستانی فیدرالدا دەستکەوتی ئەوان دەپارێزێت و بۆ ئەوان باشترە لە هەموو حاڵەتێکی تر. دیارە مەسەلەی کەرکووک مەسەلەیەکی گرنگە بۆ ئێمە. خەڵکی کوردستان هەمیشە لەسەر ئەو مەسەلەیە سوور بووە کە دەبێ ئەم ڕاستیە بسەلمێنرێت کە کەرکووک لەلایەکەوە شاری کورد و تورکمان و عەرەب و ئاسووری و کرد و ئاشوورە، لەلایەکی تریشەوە شارێکە کوردستانیە و دەکەوێتە کوردستانەوە. و نەسەلماندنی ئەم ڕاستیە بۆ تەبایی زۆر کێشە و گیر و گرفت لە ڕابردوودا و بەعزەزار بۆتە هۆی تێکچوونی گفتوگۆکان لە بینی حکوومەتی عێراق و خەڵکی کوردستاندا. و خۆتان لەبیرتانەکە پێشمەرگە قارەمانەکان لە کاتی شۆڕشی کوردستاندا دروستمیان ئەوە بوو کە یا کەرکووک و خانەقین یا تاماوین ئەجەنجین. ئەوەندە مەسەلەی کەرکووک و خانەقین بەلای خەڵکی کوردستانەوە بەلای پێشمەرگەی کوردستانەوە مهم بووە.